دەوتن پۆپۆلا کار لەسەر کۆتایی پەیکەرتاشیەکەی دەکات لە شارۆچکەی ئیلایەفی لە باشووری ڕۆژاوای نایجیریا کە دەکەوێتە ناوچەی ئۆسن. هونەرمەندەکە پارچە فلوزی بەکارهاتوو و پارچە ئاسنی فرەدرا و قاپ و قاچاقی کۆکراوە جارێکی تر بەکار دەهێنێتەوە تەماسیەکی کانزایی لێ دروست بکات. پەیکەرتاشە 35 ساڵەکە بە شێوەیەکی سەرەکی دەیەوێت کار لەگەڵ پارچە کانزای تێکشکاودا بکات و دەڵێت دروستکردنی شێوەکانی گیانەوەر پەسەندترین ڕێگەیە بۆ بەکارهێنانی ئەو گەڕستانە. دەوتن زۆر جار ڕنگ بەکاردەهێنێت لە کۆتایی پەیکەرەکەدا بۆ ئەوەی پارچەکانی سەرنجڕاکێش دەرکەون. ئەو درێژە بە پەیکەرتاشیەکەی دەدات بۆ دەربرنی هەستەکانی کە زۆر جار پەیامی زۆر جیاواز دەگەێنن. ئەو لە چەندین بواری جۆرا و جۆری هونەری لە زانکۆ خوێندوویەتی لە نێونەوەیەکی هونەری ئەفریقی هاوچەرەغدا کە کارەکانیان بە جیهان دەناسێنن. هەروەها دەوتن وێنە و ڕەنگی سەر دیوارەکانیش دەکێشێت. یەک لەوانە پەیکەری سەگێکی بۆربۆڵە کە 5.7 پێ دەبێت پەیکەرەکە لە پارچەی ئۆتۆمبیلی بەکارهاتوو دروستکراوە بە ناوی ئایرۆن واڵ، سامانی ئاسن کە لەسەر داڵانی ئوتێلێکی بەناوبانگی لاگۆس دانراوە. Most of my sculptures have inspirations and philosophies. زۆربەی پەیکەرەکانی من بیرۆکەی فەلسەفیان هەیە کە ڕێبەر و ڕێگە نیشاندەرن بۆ ئەوانی تر. و زۆر جار کاتێک لە پەیکەر تاشینەکە تەواو دەبم هەوڵ دەدەم فەلسەفەیەک بە دەوری پەیکەرەکەدا دروست بکەم کە چیرۆکێکی کۆمەڵایەتی یاخۆ چیرۆکێکی نەتەوەیی بگەێنێت. دەوتن کارەکانی لە چەندین پێشەنگای جۆرا و جۆردا نمایش کردووە لە ناو و لە دەرەوەی وڵاتدا. لەوانەش ساڵی ڕابردوو لە پێشەنگای ئارت-ئێکس هەروەها لە گەورەترین پێشەنگای هونەری نێودەوڵەتی لە ڕۆژئاوای ئەفریقا کە لە لاگۆس بەڕێوە چوو. People are now picking up Nigerian art and appreciating the history. لە ئێستادا خەڵک هونەری نایجیریا هەڵەبژێرن و مێژۆکەی بەرز دەنرخێنن. ئەمەش بەهۆی بوونی ناوەڕۆکی هونەری و فەلسەفی لە کارەکانی هونەری نایجیریادایە. بۆیە من وا هەز دەکەم کاردانەوەکان بە تەواوی گۆڕاون. دەوتن ئامۆژگاری هونەرمەندە شێوەکارەکان دەکات و دەیەوێت هانی داهێنەران و گەنجان بدات تا ڕێگای نوێ سەرنجیان ڕابکێشێت بۆ ئەوەی بتوانن لەو ڕێگەیەوە هەسەکاری خۆیان دەرببڕن.